خۆشەویستانی کورسانی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. لە چەند ڕۆژی ڕابردوودا زنجیرە تاوانێک لە هەرێمی کوردستان ڕوویدا بە جۆرێکە کۆمەڵی کوردی یاخود کۆمەلگای کوردی ڕاستڵەکان لە بەرامبەر ئەو هەموو کوشتانەی کە بە ئاشکرا و وەکو کورد دەڵێت بە نوێژینی وەڕۆ خەڵک دەچێتە سەرماڵی یەکتر و یەکتری دەکوژێت. پیا و ژن دەکوژێت و ژن پیا و دەکوژێت. ئەم هەموو تاوانکاریە بۆ ئایا پەیوەندی بە ڕێکارەکانی ناوخۆ و ئاسایش و پۆلیسەوە هەیە؟ ئایا پەیوەندی بە تێکچوونی شیرازەی کۆمەڵایەتیمانەوە هەیە؟ ئایا پەیوەندی بە قەیرانەکان و لێکەوتە و تەراکومی قەیرانەکانی ڕابردووەوە هەیە؟ بۆچی کۆمەڵی کوردەواری بە جۆرێک وای لێ هاتووە کە بە نوێژینی وەڕۆ خەڵک دەچێتە سەرماڵی یەکتر و سیانزە گولە و چواردە گولە دەنێ بە یەکترەوە و یەکتر خەڵتانی خوێن دەکات. ژن چەقۆ تا سەر دڵی هاوسەرەکەی دەبات. ئەمانە هەموو ئەو تاوانانن کە لە دووسێ ڕۆژی ڕابردوودا گوێی کۆمەڵی کوردی کاس کردو. ئەم شەو پانۆراما لەسەر ئەمانە قسە ئەکات، هۆکارەکانی چۆن بتوانین تا ڕادەیەک کۆمەلگا ئارام بکەینەوە و وا بکرێت کەم تاوانانە کەم بکرێنەوە. پانۆرامای ئەم شەومان بە میوانداری بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی پسپۆڕی دەرونی مامۆستای زانکۆ. دکتۆر زۆر بەخێر بێ، سوپاس بۆ بەڕێستان. هەروەها لە شاری هەولێرەوە محەممەد گۆمەشینی وتەبێژی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستانمان لەگەڵە بێت. سوپاس بۆ کاک محەممەد. دکتۆر ینی ئەم هەموو هەڵبەت تاوان هەبووە و لەم کۆمەلگایەکیش تاوان ئەبێت، بەڵام ئەم هەموو تاوانە لە هەرێمی کوردستان بۆ پێشێکا باسی کردووە زۆر ڕاگەیاندنەکان باسیەکەن تاوانەکان بەستە کوردستان هەبێت. لەوەتی مێژووی مرۆڤایەتی دروست بووە تاوانەر هەیە. تەنانەت کاتی خۆی کە خۆی گەورە حەزرەتی ئادەمی دروست کرد کە بە مەلایکەتەکانی و سوژدەی بۆ بەرەوتیان دەتەوێت تاوان و خوێن ڕشتن و کوشتن بڵاوکەیتەوە. بێمۆسە پرسیارەکەم ئەم هەموو تاوانە بۆ هەڵبەتەوە بەڕێزتوتت ڕوونە لە هەموو جیهان تاوان ڕووەدا، بەڵام هەرێمی کوردستان چکە کەمین و شارەکانمان بچووکە زوو ئەگاتە شوێنێک. بڵێ جاری وایە سوتفەیە لەوایین لە هەزار وعدوشت خۆ دابنێ باستێسا هەر ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسە ئەوەتە حیاتی من و تۆ لە خەتەرایە دەرمان ئەوتە ئەوە ئەندام پەرلەمانە ئاڵێ هەمووی بەسەرچووە ئەیەن بە من و تۆ پارەشمان لێ سەنگن، ینی ئەی قانون کوانێک کەواتە یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی تاوان لە کوردستانە نەبوونی یاسایە. یاسا ڕۆڵی خۆی نابینێت. یاسا وەکو لاستیک وایە بە هەر کەسەوە بە کەیفی خۆی ڕایکێشە. ئەگەر یاسا جێبەجێ بکرێ بڕۆ هەزارەها کەیسێ ئێستا محکەمە داوای کردووە کەس ناتوانێت بیانگرێ. وایە وانە؟ بەڵێ هەمووی ئیتر لای حیزبەکانن، لای دەسەڵاتداران، لای خەڵک، کەواتە یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی تاوان ئینسان با شتێ پێ بڵم کاکزانەجان. خۆی گەورە کە ئینسانی دروست کردوێمە لە مناڵی و لە هەرزای هەتا گەینە تەمەنی 6 ساڵان 7 ساڵان کەسانی دەرەوە کۆنتترۆڵمانەکەن ئەوە مەکە ئەوە مەکە، بەڵام دوای ئەوە طبیعەتی بەشەر وایە شتێک دروستە پێڵەن ویژدان. ئەم ویژدانە پەروەردەیەکی دروستیەکە کەواتە زۆربەی خێزانی ئەم ئێستا لێکترازاوە نەگەرما جال هەبێ هەمووی بەوردەکاری بۆ باسەکەم. کەواتە ویژدان دروست نەبووە لای هەندێک کەس، ئیتر احتیادیە دەرمان بە قاچاقێنەوەکو ئێستا خەڵکە کوژێت تاوانەکە چیەکە کە ویژدان نەبوو. لە هەموو دنیاە ئەبێ قانون هەبێ ویژدانە، قانون کە حکومت دایێنێ ویژدان بەڵێ کە من کەسێک بە ویژدانم نەبێ لێپرسینەوەم لەگەڵا بکە، سنوورم بۆ دابنێ بێ یاسا بۆم دابنێ، باشە گەر یاساش نەبوو ئەوە کارە ساتەکەی. کەواتە لێرە خۆ دەزانی هەزارەها کەیسێ اینجا یاساکەش یاسای عێراقی ئەڵێ بێم کەسانە کە تاوانیان کرد ئەعدامی کەن، یاسای خۆش وایە هەر کەسەیەکێ بکوژێ بەبێ سەبەبێکی منطقی وەکو هەموو کەسەکانی دنیای کوشتبێت، نە دین تەطبیقەکەن، نە قانونی عەرزیش تەطبیقەکەن. چۆن تاوان زیان نابێ؟ بەس پێم وڵێ چۆن تاوان زیان نابێ؟ ئەوەتە ئێستا هەمووی وەکو دابەستەر لە سژنەکانن بۆ ئیعدام دەن ناکەرەوە. کاکەی جان ئەگەر 100 کەس ئیعدامکەن لە بەرچاوی ئەو خەڵکە بزانن خەڵک ئەترسێت. ئێستا ئەزانێ بە عافواتێ بەرەبێ، بە واستە بێ بەرەبێ، بە دزی بێ بەرەبێ، بە چی بێ بەرەبێ، کەواتە یەکەم شت یاسانیە لە کوردستانە یاسانیە. یاسا جێبەجێ ناکرێت. بە هەش بێ کاکەمانە نەماوەیان ئەوە ئیساوە ئەوەتانێ ئەمە کە یاسا هەیە ئەوەتانی ئەم هەموو مادەیە. اینجا دوو کە نەخۆشی دەرونی لاوازی کەسێتیمان کاکزانە من بەم حەزەکەی وەرە بە داتای هەموو دنیا بۆ تەسەلمێنم لە 100 ئەگەر 100 نەبێت لە 170 تایکی کوردی ئێستا نەخۆشی دەرونی هەیە، گرفتی دەرونیمان هەیە. خێزانی کورد زۆربەی لێکترازاوە زۆر قسەمان لەسەر کردووە. ئەم ڕاگەیاندنانە بە کەیفی خۆیان کەوتونەتە ناوی
اینجا من ئەگەڕێم پێوەی بەس یەکشی بەسیتر بۆ بخوێنمەوانێ بە زیادمەتیم بە بەڵێ فەرموو. بەس لە طبعا هەندێک لە ئامارەکانی ئەمریکا لا ئێمە شتانە هەر نییە بەزەبێ پەنابەرین بۆوانە ئاماژە بۆ ئەوەکەن کە ناوەند ینی متەوەستی ئەو دیمەنانی کە پڕن لە کوشتن و دزی و تاوان و مناڵی ئەمریکی اینجا بزانە لەوێ قانون هەیە یاسا هەیە ڕێ بە هەموو شتێک نایەن بڵاویکەرەوە دەورە لای ئێمە اینجا بزانە دەیان قاتە ئەڵێ کە لە نێوان 5 ساڵ و 14 ساڵ ئەیبینێ 13,000 دیمەنی تاوان و کوشتنە باشە لە ماوەیەکی دیاریکراوی زۆر کەمە لە زانکۆی ستانفۆرد لە ویلایەتی کالیفۆرنیا ئەمریکی توێژینەوەیەکی ئاماری لەسەر چوان وێزگا ئێمە سەدان وێزگە و محەپەمان هەیە بە تەلەڤیزۆنی کراوە دەرئەنجام دەرکەوت تەنها لە ماوەی 5 ڕۆژی ئاساییە کاک زاناجان پێشکەش کراون 12 تاوانی کوشتن بەبێهۆ 16 شەڕ بە چەک 21 بریندار بە فیشک 4 هەوڵدانی خۆکوشتن کەسیانیان خۆی دەکوژێت کەوت نەخوارەوە لە شاخ و بینای بەر سیارە لەسەر شاخ دەکەوێتە خوارەوە شۆفێرەکە دەمرێ ڕووداوی هاتوچۆ کە بە ئارەزووی خەڵک دەکوژن شەڕ بە دەست و بە چەقۆ ڕووداوی کوشتن بە خنگ 37 شەڕ بە دەست و چەقۆ فیشک و چەک یەک مردن بە خنکان لە ئەمە دیمەنێکی بەسیط کە دەکاتە 118 بینراو لە 5 ڕۆژە زەربی شەشی کە ئەکاتە چەند لە مانگێکە 700 لای ئێمە هەزاران دیمەنی کوشتن و بڕینکاکە بە ڕێگایە ئەڕوا خەڵک تا سیارەکەی با بڵێن وەرەگەڕێ کوشتنەکە و بڕینەکە و خوێن ڕشنەکەمان بۆ نەقلەکە ئەم هەموو کوشتنەوە ڕاگەاندنی ئێمە ئێستا کاکە جانکەوتونە تا بچووکترین شت گەورە ئەکەن ئەچوونەتە ناو هەمووشە اینجا طبیعەتی بەشەر وایە هەر شتێ زۆر دووبارە بێتەوە بێ بەخوو بەعادەت ئێستا چۆن گەڵێ باسای بەڵێ ئینسانی طبیعەت وە لای مناڵی ئێمە مۆبایلەکەی پڕە لە کوشتن و بڕین دراماکان ئەم دراما تورکی و نازانمانەی هێنن دۆ بلاسکراوەکان لە ناو خۆمان چوار دەورەکەی اینجا مێژووی کوردیش و عێراقیش خۆ دەزانی شەڕ و کارەساتە هەر من زۆر جا بەرمێنم لە هەشتاکانەوە دەست پێ بکە شەڕی عێراق و ئێران ئەم بەشەرە چۆن طبیعی دەرەچێت ئەم بەشەرە چۆن یاساژ نەبێت ترسیشی نەبێ اینجا بە کەیفی خۆشە آخر شت با من لەوێ شتێکی بەسیتە بۆ باسکەم آخر کەیسیتر نازەوە بزانم شتی دوای هەوەی دوێنێ کە پێرێ بوو کە لە هەولێر ئەم ئافرەتە سێ مناڵەکەی بە 14 ساڵی یاویانە بەشوو ئەمە کەموکوتی خێزانیتیانە بێگومان 14 ساڵ تۆ کچێک هێشتا مڕاهقە 14 ساڵ آخر چییە 21 ساڵە فەقیرێ خوا لێی خۆش بێ بە سێ مناڵی هەیە ئەمە زۆڵمی دایک و باوکەکەشی تیان نییە کە مناڵێکی 14 ساڵی بەشوو من بە ڕێزێ پێی وتم وتی ئەم ئێوارێت من نەمبینی لەسەر زیمەتیە و چاوپێکەوتن لەیشە لە کەناڵەکان لەگەڵ باوکی قاتیلەکە کراوە ئەڵێ باوکەکەی 4 ژنی هەیە و 20 مناڵی هەیە باشە من 4 ژنم هەبێ و 20 مناڵم هەبێ لە چۆ پێم بەخێوەکرێ لەم ڕۆژگارە ئێمە 2 مناڵمان هەیە بۆمان بەخێو ناکرێت کەواتە خێزان نەخۆشی تاکەکانمان زۆربیان گرفتی دەرونی و نەخۆشیەیە نەبوونی یاسا کێشەی ئابووری بێئیشی لە هەمووشی گرنگتر ئیمانەکەمان زەعیفە چونکە تۆ ئینسان من پێ دەڵم بە دەگمن وەرە ئامار کە ئێمە توێژینەوەمان کردووە بە دەگمن ئەوانی خەڵکە کوژن و خۆیانە کوژن کەسێکی ئیماندارە ئیماندار مەبەستمەنی بەس مسلمان بێ ئیتر مەسیحیە کاکەی ئێزیدێ جانبی ڕۆحیەکەی بەقوت بێ چونکە کە جانبی ڕۆحەکەی بەقوت بوو ناچ خەڵک کوژیە شخصێتێکی بەقوتی هەبوو ئێمە ئەم هەموو دەردەمان هەیە ئەمە من وەک سەر قەڵەمێ بۆ دکتۆر ئێستا مەسەلەن ئەمڕۆ کە خەڵک بە ڕۆژوە بێ سەیری تۆڕە کۆمەڵاتەکانەکەی سەیری خەڵکەکەی هەمووی ماشەڵە هەمووی مسلمان هەمووی مامۆستای ئاینی بۆ لە مامۆستا ئاینەکانیشان تێکداوە یعنی پێشیان کەوتوزانە گیان من دەیان جار وتومە من مەسوولم لەم قسەی خۆم ئێمە لە کوردستان و لە شەرقی ئەوسەد لەم وڵاتانی بەناو ئیسلامین دین وەکو عادەتە خویەکە عیبادەت نییە بڕۆ لە هەموو وڵاتانی ئیسلامی بەڵێ هەر مەسەلە خۆی دین و ئاین یەکشتە بەڵام مەبەستمە وەکوسێک مەراسیمێک کراوە نەگوکو جەوهەر و قیەمەکانی دین بڕۆ لە ئەوروپا جەوهەر و قیەمەکانی دین لە عەدالەت و یەکسانی و نازانم برایەتی و لێبوردن تەطبیقەکرێ کە دینی ئیسلام کە زۆر بە جوانی باسیەکە لای ئێمە فەرموو لە جەژن ئەوە سەبزانە لژنەی قایم قامیەت لە سلێمانی و لە شارەکان بزانە چەند تەن خورمای بەسەرچوو ئەمە کێیە هەموو مسلمانین چەند گۆشتی تەزویر چەند نازانتی براکەم لە وڵاتانی ئەوروپا ئێستاوانی لە دەروی وڵاتن جویان لێمانە کە سەری ساڵە بێ لە مانگی 12 لە 24 زۆر کەس کە لەوەیە ئەزانە شت هەرزانەکەن بۆ ئەوەی خەڵک خۆشی لە ئەم جەژنی مەسیح حەزەتی مەسیح ببینە ئێمە دوو جەژنمانی ڕەمەزان و قوربان کابی خەڵک شت گرانەکە لەو ڕۆژانەیە کەواتە تۆمەڵی مسلمانن بڵێ بەناو مسلمانە بە هەوێ بە مسلمانە بەڵێ بەڵام بە جەوهەر و بە تەطبیقکردن مسلمان نین زۆر بەمان زۆر قیەمە ئیسلام چکەگەریشە قیەمی ئیسلامی هەبێ ئیمانی هەبێ ئەی خوای گەورە ناڵێ ئەگەر یەکێک بەبێ هۆ بکوژی وەکو هەموو دنیا کوشتبێ من ئەگەر ئیمانم بەخوا هەبێ ئیمانم بە چۆن خەڵکە کوژم قانون هەیە اینجا لە شتێکی تریشمان هەیە ئێمە عادەتێکی زۆر خراپمانە ئینتیقام و تۆڵەسەندنەوە
ئەوە کەلتوریەکەەوە ئیش لەسەرەوە بکە پەروەدە ئیش لەسەرەوە بکە ڕاگەاندنەکان با ئیش لەسەرەوە بکەن ئێمە نەمانتوانی وەجیانی لێبوردەیی دروستکەین باشەوە قانون هەیە یاسا هەیە لەگەڵەوە تەطبیق نابێ بەڵام ئەڵێ کابرا بم بۆ محکەمە دادگا نایڵێ بچێتە دادگا حکومەکەی بەسەرابان لەسەر دادگاوانێ بە کەوکوژی ئەیکوژن یعنی ئیمانی بە دادگا و قانون نییە ئیمانی بە تۆڵەسەندنەوەی شخصی هەیە ئەمانە بە ئیشی لەسەر پێ براکەم بۆڵی تاوانە زۆرە بێت زیاتری ژەبێ هێشتا لە کۆمانە زۆر باشە باسی ئەو زۆربوونەکەین بەڕێز دکتۆر کاک محەممەد بەڕێستا هەموو شارەزایە کە وەکو مافی مرۆڤ ئەبوو چی بکرێت بەرامبەر ئەو هەموو زیادبوونی تاوانکاریانە بە تایبەتی لەسەر ڕۆژی ڕابردوو ینی هەواڵەکان و تۆپی هەواڵەکان تەنها ڕووداوەکانی کوشتنە کوڕێک مامی کوشت کەسێک هاوسەرەکەی خۆی کوشت هاوسەرێک مێردەکەی خۆی کوشت توزانم یعنی دنیاەک تاوان ڕۆژانە ئەبینین بە بەرچاوی ئێمە ڕوەدا زۆر سپاس کاک زانەجیان سڵاو بۆ جەنابەت سڵاو بۆ جەنابی کاک دکتۆر خۆشحاڵم کە بەشدارم دیارە من وەکو ڕاوێژکاری ئاشتەوای خێزانی کە بە فەرمی با بڵێن لە دادگای هەولێر سوێندی یاسایم خواردو بۆی کە لەم بوارە کار بکەم وەکو توێژەرێکی کۆمەڵایەتیش خۆم خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لەسەر ئەم پرسە گەرم و گوڕانەی کە بە تایبەتی چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستان بوونەتە سەردێڕی هەواڵەکان و ماڵپەڕەکان و بوونەتە مای نیگەرانی و بوونەتە بەشێک لە شڵەژان لای خێزانەکانی کورد بۆیە من وەکو باسم کرد وەکو ڕاوێژکاری خێزانی ئێستا لەم بەرنامە بەشدارم نەک بە هیچ سیفەتێکی تر ئەوەی کە گرنگە دەمەوێت کاکە زانەجیان کە جەنابی کاک دکتۆریش ئاماژەی پێکرد و ڕوونی کردەوە تۆ ئەگەر بتەوێت چارەسەر بۆ بابەتێک بدۆزیەوە یا بتەوێت باز لە کێشەیەک بکەی ئەگەر هۆکارەکانی دەستنیشان نەکەی و نەگەڕێوە سەر ئەم خاڵانێک کە سەرەتا بوونەتە هۆکار بۆ ئەنجامدانی ئەم تاوانانە هەمیشە ناتوانانی چارەسەریشی بۆ دابنێ و ناتوانانی شرۆڤەشیان بۆ بکەیت بەداخەوە هەموو ئەو خاڵانی کاک دکتۆر باسی کرد خاڵی زۆر جەوهەری و ڕاستن و ئەمانە بەشێکن لە واقعی کۆمەڵگەی کوردستانی و خەڵکی کوردستان ئەمەش ڕاستە کە لەبەر ئەوەی ئێمە ژماری دانیشتوانمان لە چاو وڵاتێکی گەورە لە چاو وڵاتانی دەوروبەریش ژمارەمان کەمە بۆیە هەواڵەکان زۆر بە گەرم و گوڕی بڵاو دەبنەوە بەڵام کاکە زانە ینی زۆر گرنگە بزانین ئەوەی کە هەموو لایەکمان ئێستا نیگەرانین لێی ئەو فەوزایی کە هەیە ئەم بارودۆخە خراپەی کە هەیە ئەم ڕەوشە خراپەی کە هەیە ئەم کوشتن و تاوان و تەقەکردنی کە هەیە چێ لێی بەرپرسیارە ئێمە دەزانین لە هەموو شوێنێک کە شتێک هەیە بە ناوی دەوڵات بە ناوی حکومڕانی بە ناوی سیستەم شتێک هەیە پێ دەگوترێ پاراستنی خەڵک لەلایەن سیستەمی حکومڕانی ئەم دەوڵەتەوە و یاسا هەیە دەستور هەیە کۆمەڵێک بنەمای دیکە هەیە کە ئەمانە بەشێکن لە ژیانی ڕۆژانی خەڵک دەستور هەمیشەوا پێناسەکراوە کە پارێزەری هاوڵاتیەکانیتی یاساکان هەمیشە وا پێناسەکراون کە چەچێکن بۆ پارێزگاریکردن لە هاوڵاتیەکانی خۆی بۆ دابینکردنی ژیانێکی شایستە و ئارام هەمیشە بانگەشەی حیزبەکان لە هەڵبژاردن بریتە لەوەی کە ژیانێکی شایستە و ئارام بۆ هاوڵاتیەکانی دابین دەکەن تۆ ئەمە هاوشێشەیەکە هەر کاتێک بارودۆخی ئابووری ناسەقامگیر بوو بارودۆخی کۆمەڵایەتی ناسەقامگیر دەبێت هەر کاتێک بارودۆخی سیاسی ناسەقامگیر بوو بارودۆخی ئابووریش ناسەقامگیر دەبی بارودۆخی کۆمەڵایەتیش ناسەقامگیر دەبی بارودۆخێکی ناسەقامگیری زۆر خراپەیە لە ڕووی سیاسی و لە هەرێمی کوردستان شەڕێکی ئەعلامی بەهێزەیە لە نێوان هێز و حیزب لایەنە سیاسیەکان هەڵبژاردن مانجی دێ لە ئێستاوە بانگەشەی هەڵبژاردن و خۆ دەرخستن و کۆمەڵێک بابەت دەستی پێکردیە هەمووشی لەسەر حسابی ژیانی خەڵک لەسەر حسابی معیشەتی خەڵک لەسەر حسابی ئارامی خەڵک لەسەر حسابی بازار لەسەر حسابی جیرفانی خەڵک هەموو ئەو بابەتانەی کە لە قۆناغەکانی پێش هەڵبژاردن دێنە پێش کاریگەری گەورەی نەرێنی دەبی بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرچەندە ئەم هاوشێشەیە لە هەموو وڵاتانیش ڕاستە کە گەرم و گوڕی بابەتی هەڵبژاردن دەبێتە بەشێک لە باوڵێن شڵەژانی تاکەکانی کۆمەڵگە و سیستەم و هەموو ئەو بابەتانی هەیە بەڵام لەبەرەوەی لە وڵاتان شتێکەیە بە ناوی دەستور و سیستەم و حکومڕانێکی باش ئەمانە زۆر جار ڕێگریان لێ دەکرێت نابنە ناپڕژێنە پڕۆشکەکە بەر هاوڵاتی ناکەوێ ئەم بارودۆخە ناسەقامگیریە لە ڕووی ئابووریەوە هەیە لە هەرێمی کوردستان خەڵک وەکو کاگتۆریش ئاماژەی پێکرد لە جیاتی ئەوەی لەگەڵ هاتنی مانجی ڕەمەزان بازارەکان نرخەکان دابەزێندرێن موچە بدرێتە خەڵک جیرفانی خەڵک پارەی تێدابی پێچەوانەکەی دەبینی خورمای بەسەرچوو دەدرێتە خەڵک نرخی بازار گران بووە جیرفان بەتاڵا کرێتی لە خانوەکەی دەردەکرێت ژن و پیاوێک 2 ساڵە 3 ساڵە ژنیان هێناوە لەبەر ئەوەی حکوومەت ئەرزی دابین نەکردووە 10 ساڵە دەرچووە لە زانکۆ دای نەمەزراندووە کار و کەسابەت نییە ناتوانانی ئیشێک بکە ئەم کێشانە ڕۆژانە دروست دەبی مناقەشە لە مابینی هاوسەران دروست دەبی
دەرەنجام یعنی تۆ لە 100 مناقەشە و لە 100 شەڕی نێوان ژن و مێردان ئەکید دەیان دەگاتە شەڕ دەیان دەگاتە سکاڵا بەڵام یەکدۆچیان ئاوا دەگاتە حاڵەتی کوشتن و زیزبوون و ڕۆیشتن ئێمە بەڵگەمان لەلایە کاک زانە بە پێو ئامارانەی لەلامانە کە هەرچەندە پێم خۆش نییە ئەمە بڵێم من وەکو چاودێرێک لە بواری مافی مرۆڤ وەکو ڕاوێژکارێکی خێزانی باوەڕ بکات لە ساڵی ڕابردوو کە ساڵی کەرنتینە بوو با بڵێن ساڵی کۆڕۆنا بوو 2020 ژمارەیەکی زۆر خێزان لێکجیابوونەتەوە یعنی لە کاتێکدا بەشێک لە توێژەران و خەڵک ئاماژەیان بەوە دەکرد کە کۆڕۆنا یەکێک لە سوودەکانی ئەوە بووە خێزانەکان بەیەکەوە کۆبوونەتەوە چونەوە ناوماڵ و با بڵێن ئەم بابەتانە بەڵام خەڵک ئەم لایەنەی بیر چوو کە کەسابەت نەما بازار وەستا مەعیشەت لاواز بوو موچەند نەبوو کێشەی گەورە لە خێزانەکان دروست بوو سەدان خێزان لێک هەڵۆشاوەتەوە کاکە تو ئەمە ئاماری دادگاکانە یعنی ئێمە خۆ ئەم ئامارانە لە قوبڕ بە دیاریکراوی چەندە کاک محەممەد بە دیاریکراوی ئامارەکە چەندە لەبەر ئەوەی کاک زانە ئێستا نە ناوەڕاستی مانگە نە کۆتایی ساڵیشە با بڵێن نە ناوەڕاستی ساڵە بۆی ئامارەکان نەدەقیق دەبن و نەدەزاندرێ بەڵام ئامارەکان زۆرن یعنی من بەداخەوە دەڵێم ئامارەکان زۆرن هۆکارەکانی جیابوونەوە هەڵۆشانەوەی خێزان زۆرن یعنی من باەک شت پێ بڵم کە کاگتۆریش ئاماژەی پێکرد لاوازی یاسا لەم وڵاتە بە ئاستێکە کە دەیان بەرپرس لەو وڵاتە دەیان تاوانباریان داڵدەداوە باشە ئەم بەرپرسانە بەشێکنی لە سیستەمی حکومڕانی ئەم وڵاتە بۆ دەسەڵات و حکوومەت و یاسا ئەوەندە بەهێز نییە ئەو بەرپرسەش دادگای بک و ڕاپێچی دادگای بکە کە داڵدەی تاوانباران دەدا کاکە ئەو خەڵکە خۆی هیچی ڕای نەکردووە ئەمە فڕۆکخانەکان بزانە تاوانبارەکان ڕایان کردووە هەمووی وا لە مەزرعەکان داڵدەدراون و لە ماڵی فلان و فیسار لە خانوە گەورەکان و بە پارێزگاریان لێ دەکرێت باشە تۆ ئەمە سیرکە خیتابێکی توندی ئاینی و سیاسی هەیە لە هەرێمی کوردستان یعنی هەم خیتابی ئاینەکە توندە هەم خیتابی سیاسەکە زۆر توندە ئەمە هەمووی لەسەر حسابی بەڕاستی ژیانی خەڵکە تۆ ئەمە بابەتەکی دیکە کە کاک زانە من زۆر نیگەرانم لە شتێک بەڕاستی ئەو ماوەیە هەست بە شتێک دەکەی ئەمە لە ڕابردوو مامەڵەمان لەگەڵ کۆمەڵک دام و دەستگای ڕاگەیاندنی ڕسمی بوو بۆ نمونەمە کەناڵی کورساتەوە ئەمە کەناڵەکەیت کێ ئەمە کەناڵەکەیت کەیە ئێستا لێشاوێک لە سوۆسیال میدیا و پیج و ئەکاون دروست بووە هەر هەمووشی خۆشی بە فەرمی دەناسیێنی یا سێبەرێ هەر شتێکی دیکەیە بۆ نمونە کاکە لە هەموو دنیان نەبووە تاوانێک ڕوودەدا کەسێک کچێکی کوژراوە کوڕێکی کوژراوە حاڵەتێک لە ماڵەکەی ڕوویداوە پامنێرەکە کامیرەکە دەباتە بەردەمی دایکەکە دەباتە بەردەمی باوکەکە وەکو کەسێک کە تحقیق بکە یعنی ئەمە هیچ مراعاتی حاڵەتی دەرونی کۆمەڵایەتی ئەو خێزانەی ناکرێ ئەم خێزانە بەو پەڵشوراویە بڵاو دەکرێتەوە پامنێر بۆتە لێکۆڵەر پرسیاری لێ دەکا هەرخۆشی نەتیجە دەدا هێشتان تاوانبار دەستگیر نەکراوە پۆلیس لێکۆڵینەوەی نەکردووە تاوانبارەکە کەس نازانی لەکوێیە برادری پامنێر دەڵێ تاوانەکە ئاوا بووە ئەوەندە کەسە تێدا بەشدارن مادەکە ئەوەیە کەسەکەش ئاوایە لە چێ دنیایشتی وا بوو ئەمە ئاسایشی خێزانی تێکداوە ئەمە جگەل لەوەی بەڕاستی یعنی پێم خۆشە کە ئەمانە تۆ سێری سیستەمی پەروەردە بکە کاکە گیان ئەخە سیستەمی پەروەردەکەی تۆ ئەم سیستەمی پەروەردەیە تاچی چۆن پێ پەروەردە دەبێت کاکە یعنی خەڵک بە سەیری ڕابردوو کا بزانانی خەڵک بە چ پەروەردەکراوە منهەجی پەروەردە چییە ئەوەی کە لە پەروەردە هەیە خەڵکی فێر بووە باشە 2 ساڵە قوتابیانی قۆناغی پۆلی سەرەتایی 1 و 2 فێر بوونە کاکە یعنی ئەمانە بناغەی دەستپێکردن و پەروەردەکردنی منداڵە ئەلف و بای نازانی وەڵا ئەو ڕۆژە دەیان دایک و باوک من ئاوا بە حکمی ئیشەکەمان خەڵک دەبینین و یان تەلەفۆن و نامەدێ وڵی دەڵێ منداڵەکەم پۆلی دووە نازانی نای خۆی بنووسی ئەخر ئەمە سیستەمی پەروەردەیە تۆ چی فێرە محەممەد لەگەڵ ڕێزم لۆ بەشێک لە مامۆستایانی ئاینی باش مامۆستایەکی ئاینی بەم ڕەمەزانە لە زیاتی خەڵک هاان بدا بۆ ئاشتەوایی بۆ ڕێکخستنەوەی ژیان و ئەمانە هاتووە خەڵکی دەنێری بۆ جەهەنەم و دەیکاتە ڕۆژی حەشر و هاتوو هاوارە کاکە خەڵک زجی برسیە ئەخر واللهی من ڕۆژانە دەیان خەڵک تەلەفۆن دەکان نانی ئێوارەی نفتاری پێ بکاتەوە خەڵکی شێ لە فەیسبووکەکەی سفرەکەی دادنێ مەسئولێک سفرەکەی دادنێ خەڵکی داوت کردووە ئەمانە هۆکاری گەورەی خێزان بەڕاشکاوی دەڵێم لەژێر مەترسیدایە بەڵێ گفتوگۆی زیاتر لە سەرەکەی کام محەممەد دکتۆر بەڕێزە داماژت بۆت کرد کە تاوانەکان زیاتر دەبن ینی ئەو هەواڵە شۆکەرانە زیاتر دەبن بۆ ینی هۆکارەکان چی من 20 ساڵ پێش ئێستا بتومە ڕۆژ بەڕۆژ زیاتر فعلەن ڕۆژ بەڕۆژ زیاتر بووە ئەزین لەبەرچی ئێمە ئەڵین تاوانەکان ئەمە هۆکارەکانیانە باش ئەم هۆکارانە بێ چارەسەر بکەین پەیوەندی نێوان حیزبەکان پارتی و یەکێتی لە نەوەتەکانە باشتر وەک لە 2000ەکان
يعني معقولة تۆ دوو حیزبی بەیەکە وەکو برا لە بەشکردنی پشکی نازانم وەزارەت دوشتەکان وەکو براوان بەڵام لە مامەڵی ڕۆژانەی هەڵی دوژمنی یەکترین کاکە گیان هەر حیزبە و سەیری زمانی کەناڵەکەی خۆیەکە بە قوربان ئەمە حیزبەکان یەکێکن لەوانە هەزاران پیج ئێستا بڕۆی سەیرەکەی بە قورآن قێزل لە خۆ دەبێتەوە ئەنواع خەڵکیان سوک کردووە جارێ ئەنواع شتی جنسیان دروست کردو ئیتر ئەمە ڕاستە درۆیە من نازانین ئەمەگە شت دەکرێ ئەمانە یەکێک نەما ڕەمزێک نەما لەم کوردستان تۆ شانازی پێوە بکەیت هێمایەک نەما خەڵک لە وڵاتان کاکە زاناجان ئەگە سەرکردەیەکی نەبێ گەورەیەکی نەبێ گەورەیە بۆ خۆی دروست دەکات چونکە بێ قودوەبی تۆ شانازی بکەیت نمونە و جوان بێ کە نەزەریەکمان نەزەر لە سایکردنەوە تۆ قودوە دەفەرمو قودوە جوانەکان ئێمە لە ڕاگەیەنەکان چەندمان پیشانمانێن کچە مۆدیێلەکانن منحەریفەکان بڕۆ لە تیکتۆک سەیریکە چیەکە ئەمە چیەکە کچ و کوڕی ئێمە بەوەوە من خەڵک کاتوە لە دووسێ شوێنی تریش تومە دایکە هاوارەکە ئەڵە فریام کەەوە کچەکەمە لێساوە ناخوێنێ ئەڵێ ئەمە وەکو ئەو مۆدیێلە بە ساڵی دەوڵەمەنگ بم من تازە چاوەڕی چی بکەم 10 ساڵی جامیعە تەواو بکەم بە 300,000ەوە ئەمە خەیاڵ پڵاوە بەس چۆتە مێشکی ئەم کەسەوە چۆن انحراف ناکە مەسوولی دەرەجە یەک لەم شارەیە بە منی و تۆ ڕۆژی 20 بۆ 25 کچ تووشی انحرافە بن یەن ئەڵێ وەرە فریامانکەوە چی بکەن بۆ خاتری خوا مەسەلەن ڕسمیان ناوە بەچی و بەچی ئەیکوا دایک و باوکێمانە لە چۆن قانون ئێستا خۆ ئەم حاڵەت و کەیسانە کاکە زانەجان باەمە هەمووی نەڵین عیلاقی بە ئابوووریەوە هەیە زۆر خێزانی فەقیر و داماوە نانی و کاک محەممەد باسی بەس تاوان ناکات خۆ هەمووی علاقی بە لێکتێزانی خێزانەوەنی هەیە خێزانە تەلاق و لێک جیابنەوە بەس یەکتری ناکوژن ئێستاش مناڵیان لەبەی نایەت سەردانی یەکتریەکەن و تەواو بەڵام کێشەکە لە چیایە کێشەکە لە شخصیەتی کەسەکانایە ئێستا ئەم بە ڕێزەکە چۆ ئەم ژنەی خۆی کوشتە بە 3 مناڵەوە یە تەلاق و لێک جابووی تۆ کاکە جان ئیتر تەواو خۆش ڕازی بووە لەسەری کە شەرعی تەلاق و لێک جابووە بەچ حەقی تۆ ئەیکوژی تەواو تۆی ناوێ بە زۆر نییە 3 مناڵتان لەبەی ناهەیە مە بەسم لێرە چێت تۆ سەر بیرکردنەوەی مرۆڤەکانە نەخۆشەکانە بۆ نمونە هەندێک لە حاڵەتەکانی علاقەی بەچیەوەی لەسەر زەوی یەکتری کوژن هەتاوەکو ئێستا لە کوردستانە نەتوانراوە قانون دابنی عەرزەکان بەشکەن لە بینی خەڵکە با بڵێ ئەمە حەقی تۆ ئەمە حەقی تۆیە ئێستا هەر کەسە وەڵەمی من ئەوڵێ ناهی من ئەمە هەزاران کەس لە کوردستانە کوژراوە بە قوربان لەسەر ئەوەی عەرزەکە تا ئێستا گلانە بە تۆی چییە ناتوان قانون لە ئیسلاحی زەراعی لە وەزارەتی زەراع قانونی دەرکە لە پەرلەمان یاسایە دەرکات و عەبدولکەریم قاسم بۆ قانونێکی دەرکرد و 190 کێشەی چارەسەر کرد بۆ ئەمان ناتوانن بۆ لە پەرلەمان یاسا دەرەچێ بۆ ژنی دووەم مەهێنە خەڵکە چێ لە مەخمور و نازان لە کەرکووک و لە خانەقی مارەیە کە هیچ لە مەسەلەکە نییە جگەرە مەکێشە خۆیان زیاتر جگەراجە بۆ قانونێ بۆ ئەمە دەرناکەن بل لەگەڵ وەزیر ڕۆشنبیری قسەم کردم بە بەو قانونێ دەرناکەن ئەم کەناڵانن دێ کەناڵ هەیە بە کەیفی خۆی شت بڵاوەکاتەوە خێزانی کورد تێگەیە والله خواڵ ناگرێت ئێستا سێشوا بەرنامەی داخست ئەو ڕۆژە شتێکی بۆ من نردووە ئەڵێ پەندە کوردیەوە جەنابی وەزیر ڕۆشنبیری ئەڵێ هەتا خاوەن ماڵ دزیگرت دز خاوەن ماڵی گرت ئەڵێ ئەو کەناڵە شکاتی لێ کردووە لە محکەمەڵێ شتەکەی تۆ بەز و توتە شتی خراپ شتە خراپەکانمان چێ بڵاویکەینەوانەیە تۆ ئەگەر ئەم قانونە هەڵنەوەشێنتم یاسا هەڵنەوەشێنیتەوە ئێمە لە یاساشتی لەسەر دەرچووی مەسوولە نەمانە قوربان جا خۆی منی فەقیر وەزار نین مەسوولەکان و حیزبەکان لە حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری بەو بەڕێزەشەوە هەتاوەکو ئێستا زمان حاڵێکیان نیە وتم باشە معقولە کاک محەممەد جان تۆ وەزیری کەناڵێک نییە وەزیری ڕۆشنبیری معقولە بچی لە حیزبەکان حیزبی وا هەیە تاجرێکی 5-6 کەناڵی هەیە ئەمە وڵاتەکەتە برا بەڕێزەکەم هەیە لەسەر وەرەسە هەتاوەکو ئێستا من ڕێکمان نەخستووە مەسەلەن وەرەسە لەسەر تێکچوونی پەیوەندی نێوان دایک و باو ئەزانی ژمارێکی زۆر لە خێزان هەیە باوک و کوڕەکەی وەکو دوژمنی وێک وایە کوڕ لەگەڵ برایە وەکو دوژمنی یەک وایە خێزانی کوردوا بوو ئەمە هۆکارەکان هەمووی ئەزانین بەس ئیشی لەسەر ناکرێت پەروەردە ڕۆژ و خراپترە بێ کاک محەممەد باسیم 2 ساڵی کرد کۆڕۆنا هەیە 2 ساڵی ئێمە بایکۆتەکەشی بێتە سەر 4 ساڵە من سەدان خەڵکی بۆ ێنم وەرە بیەنە وەرە بڕۆ جنابێ بەیانی بچۆ بۆ مەکتەبەکان بڕۆ بۆ ماڵەکان گەشتۆ 6 ابتیدایی ئەو فەرمووی 2 ابتیدایی لە 6 ابتیدایی ناوی خۆی نازانێت وەرە بۆ زانکۆ بۆ لای ئێمە وەرەقەکەی ناخوێنرێتەوە قەسەمەن بیللا من زۆر جاریوە بە خێزانەکەم و مناڵەکان بۆ بزانەمە چی نووسیوە یا ئەیبەمەوە بۆ کولێرە مۆرە برام چی نووسی خۆشی پێگەنی وێڵ وڵای نازان چی نووسیوە کورکاکەی جان علمی چی و تربیەتی چی و من سەدان جار وتم وەزارەتی پەروەردە وازی لە پەروەردەی ناوە خەریکی تعلیمە پەروەردە پێمە ئەخلاقیەکانە کاکە لێبوردەیە کوا لێبوردەی لە ناوێمە هەیە کوا لێبوردەی هەیە کوا چێمان لەویترە قبولکردنی یەکتریە چێ قبولیەکە برا قبولی برای ناکە ئەمە لە مناڵی وەزەرعکرێ بڕۆ لە وڵاتام زانە چۆن ئەم قیەمە ئەوانی باست کرد و هۆکارانی باس کرد هەست ناکەی ئەمانە وای کردووە کە بەشێکی زۆری تاکەکان تاچی لەرزۆک بن تاچی ئەوە بن کە خاوەن قەرار نەبن نەتوان خاوەن ئیرادە بن و دوزار ئەمانی لێکەوێت کاک زاناجان یەکەم پێم وتی یەکەم هۆکاری سەرەکی لاوازی کەسێتیمانە
من لاوازی کەسێتی لە دایک بوونەوە نایهێنم لە دوای لە دایک بوومە دروستەتە کەواتە خێزانەکەم زعیف بۆ بۆیە مننا خێزانەکەشم زعیف بۆ کەسێ نەبوو پشتی بگرێ ئەکید دەوڵەتێکیش زعیفە ئەکید وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕاگەاندن وەزارەتێکی نازانم کۆمەڵایەتی کاری زعیفی لە دواوەیە هەمووی بەسەرێکا تێک شکاوە بڕۆ ڕێگاوبانەکانمان بینە وڵی جاروان بە شوێنی وان ڕخوا ئاگای لێم خەزان زرمەیە ئەبێ لە منهۆڵەکان ئەوە نێ خۆلای نە ڕێگاوبانمان ڕێگاوبانە نە ئیدارەمان ئیدارێ هەمووی بەسەرێکا ترشاوە لەو ژینگە پڕ لە کێشەیە تۆ ئەتەوێ مرۆڤێکی دەرون دروست دەرچێک کاکزانە مۆستەحیلە هیچیش ناکەن ئێستا ئیرادێکی سیاسی من ناکەم مەکتەبەکانە هەموو مدیرەکان لە وەزیرەوە هەتاوەکو مدیرەکان هەمووی لەسەر ساسی حیزبەتی دانراون پەروەردە چۆن ڕێژەی خۆیەگرێ لەوانەیە کەسانی کەفو ئیشیان تا وڵی لە حیزبەکانە کەسانی کەفو ئیشە بێگەل لە دەرەجە یەک و دووانە و نزیک نەبێ داینانێن ئەمە لەوە پەروەردە و لێرا بوەستێ اینجاوەرە زانکۆکانمان بە هەمان شێوە اینجاوەرە خێزانەکانمان چۆن لێترازاوە اینجا نازانم دکتۆر یعنی ئێستا مەسەلەن ئەو مۆزوعی مۆدێل و ئەو شتانە زۆری برازەکرێەوە بەڕاستی زۆر مەسەلەن هەرزەکاری لە کوڕ و کزێ خرا کردووە بە جۆرێک لە جۆرەکان ئەمە هەست ناکەی ئەمە بە مەبەستە ینی ڕەنگەواژ نەبێ ینی ئەم خەڵکە بە 6 مانگەڵێ من ئەوم کڕیەوەم کڕی بەڵامی خاتە سەر شاشە و بە خەڵکەڵێن وەرە ئەمەزانایجان لە چ وڵاتێکی دنیای هەبووە من خۆم بینیمە لە یوتیوب هەمووی هەیە بڵاو کراوەتەوە کچێکە یەن بە ئەمدە نازانم چیان ئەڵێن ڕاستاڵن یەکێ وتێتی 2 میلیۆن دلار دێ بەکوراخ 2 میلیۆن دلار زانین چه 200 ژنی پێیە 2 میلیۆن دلار ئەڵێن دو وەڵام من ڕەفزم کردووە بۆ 200 گەنجی هەژار چەند شقە و خانووی پێم کابرایە شێتێکیش بەشتی وان ناکە باشە مە بەچمە بەسێ تۆ موزیعێکی چۆن عقڵ دەی بڕێ زەلامێ 2 میلیۆن دینار با بەیەکە خۆ 2000 وای پێهێنێ ئەمە یەک دوو یەکێکەوە لە عید میلادەکەمە سیارێ نازم ساعتی ژەمە بای دەفتەری بوو نازانم چێ توخوا لە چ وڵاتێکی دنیا هەیە خەڵک دەفتەری بێ جێلێک نەخۆشێکیش بێنە بی با بۆی چێڕ لە من بۆم هێناوی کورە برام 2000 درۆ ئەکرێ بەنا دروست کراون سیناڕۆیە بۆ ئەوەی خەڵک بەرەو لادان و تاوان برن هەر لێرە دەیان جار مەسوولەکان ناڵێن بۆ نمونە مدیر ناحەیەکە چگە لە فریاکەون کاکە لەم شوێنە مێڵن ئەم خەڵکە بێ بە سیارەوە بۆ بە مەلها ئەم هەموو ئافرەت و کشوکژە قیەمی ئەخلاقی لە کوردستان ناخەدی کە بەرەو سەفرە چێت من هەموو جارە هاوارەکە ئاسە بەرەو سفر بچێ براکەم تۆ لە شارێکە لە ڕۆژێکە 20 بۆ 25 کچی خوار 18 و 17 و 16 ساڵ بێت پەنا بۆ پۆلیس بەرێ بۆ شۆرتە برە بەوە فریام کەەوە فلان کەستایدی دەبکاوی چۆن ڕسمی جسم و لەشی خۆی بۆ نردووە بێ عقلی خۆی نەزانی خۆی بەزەم دایک و باوکەم ناڵێن چۆن پەروەردە کردووە بۆ ئاگیان لێ نەبوو ئەڵێ پێڵم بڕۆ دایک و باوکو بێنن داوا قەید کە تا بچین بیگنەڵە من ناوێرن دایک و باوکم بزانیم کوژێ ئێمەنی چۆن بچم ێسا لە خۆم و زەلامی ئەڵێ هەندێکیان بە تایدی دووبارە چۆن هەندێکیان بەملاولا و ڕێگەی نازانم تونند و تیژە بەڵام سێ بە شێوانە ئێم کوشن و بڕینان لە کوێیە کوڕمانجان یەکێ لەوانەیە ئەزانرێک کامەی کردووە شتێکی بڵاوەکەنەوە باوکی کوژێ ئەلا ئێمە شەرەف باسی شاب زۆربەی لەسەر شەرەف و کوشن و برا کاکەجان دێکەسەیە لەوانەیە ئێستا من بە ڕەجعی دابنێن بەڵام چیە لە ئێمە هەیە ڕسمی خوشەکەی ببینێ خێزانێکی ببینێ وای کردو وای کردو وای کردو بڵێ قەیناکە لێبوردە ئەوەم ئەو قیەمەمان تیا زەرع نەکراوە نیمانە چونکە ئێمە هەبێت وەلانی کەم بێ لێرە لێبوردەیی هەبێ ئەبێ ئێمە فێرکەین لێبوردەییمان هەبێ کاکە جان من کەشتێکی وابێ نایکوژم لێ جابمە بڕۆخۆ بۆ ڕێخۆ توتەوە بۆ قەتڵێ بکەم بۆ خۆم بکەم بە قاتل بۆ خۆشم خەمە سجنەوەوانە ینی ڕێگەی تر هەیە ئەمانەمان فێر نەکراوە یا یەکسەری کوژم لە توپەتێکم پارچەیەکەم ئێمە دەیان حاڵەتی واتۆتە لامن ئەڵێ کچەکەمە کوژم ئەوم کردەوە ئێوتم بابە بۆ قەتڵێکی جەرگتە ئێمە ئەولادی ئادەمین ئادەم غەڵەتی کرد حەزەتی ئادەم ئێمە بەشەر نییە غەڵەت نەکە هەمومان غەڵەت خوای گەوری تەواو مناڵەکە مڕاهق بە نازانچی بۆ وەرە ئەمە لەگا زۆریان پەشیمانەکەن بووی نیان کوژێت یان خۆ هەموو کەسێ نایەتە لای من و تۆ خۆ هەموو کەسی جۆ لە من و تۆ ناگرێت وەڵام زۆر دایک و باوکێ بەڕاستیڵە سی بەرنامەکەکەن باوک مەڵی لای بە لەسەرەوە لای بە چونکە لە مەسەن ڕێزی مناڵە بگرە و توندمە بە لەگەڵ یا ڕێزی ژنەکەەوە بگرێ ئەوە ناکە تاوان نەڵێ ئێمە هار بنە ژن و مناڵەکەم هارەکە لە کۆمەلگای کوردی بەڕێزان ئێستا ئێمە هەموو شتەکان خەریکە لە گرێژ نەدەرەچێت ئەو بۆم باسکی دی خێزانە ئەو بۆم باسکی دی پەروەردە ئەو بۆم باسکی دی ڕاگەاندنە پەروەردە ئێستا لێکەوتەکانی دەرکەوتویان زیاتر دەرەکەوێت خراپتر دەرەکەوێت هێشتا باشەوەی لە جامیعان 15 ساڵ 12 ساڵ پێشێتە خوێندوێتی بەڵام با ئەمەی کە ئێستا لەیەکی متەوەسێ بابێت کە گەشتوتە 6 ابتیدایی ناوی خۆی نازانێ 3 ساڵ 4 ساڵ بە بایکۆت ڕۆشتووە دەوامی نەکردووە 2 ساڵ بە ئەمە کۆرۆنا ڕۆشتووە تەلبەی جامیعە وەرە دەردە دڵی ئێمە ئێستا هەندێک قسە بکەم لەوین تەلەبەکان و دایک و باوکیان بڵێ بۆ هەندێکمان باسە کرد
من 2 ساڵ پێش ئێستا لە پۆستێکا وتم دایک و باو پێی خۆشم تەلەبەکەی بە 4 وەرەقە دەرچێ بە ناوی نەوانێ کەسی سێبەتی ئەیکبا چێکە شهادەکەی وەرگێ نازانێت یکاکە شهادەی چی وەرەگرێت شهادەی چی وەرەگرێت مناڵەکەی تۆ مناڵی برازاکەت و کوڕەزاکەت یەکتە دەستیش نازانێ ئەما بێ بە مامۆستای بە چه حەقی ئەمە بێ دەرز بە مناڵی تۆ بڵێتەوە کە هیچ نازانێ خۆی فێر نەبوو اینجا ئەمە ئەگەر بڕۆیتە ناو وردەکاری تەفاسیلەوە کاک زانایجان سەدان بەرنامەیە هەیە زۆریش قسەمان کردووە اینجا ئەما بێ ئیشی لەسەر کرێ ئەبێ ئیش لەسەر پەروەردە ئەو بەرنامەی ئێمە هەڵبەتە بۆ ئەوەیە لە دەستگای جۆمانی کەم شێ جۆ لە تۆگری چه جۆلەمەندێک جۆمان لێ بگرێ بڵێتەوە گوێشی نەبینە گاڵتەی پێ جێبەجێ ناکات چکە مەبەستینێ جێبەجێکە ئەکە جێبەجێ نەکات دەرەنجامەکەی بینکاتی خۆی کاک زانایجان لە بەرنامەکەی خۆم لەسێ بەرنامەی شاباسی ئەو دەستراتیژیە تەم کرد کە کاتی خۆی مخابراتی ئەمریکی دای ناوە ئەڵێ چۆن کۆنتترۆلی شعبەکەی نعم چۆمسکی فەیلسوفێکی گەورەیە کەوتبووە دەسی بڵاوی کردەوە وتی ئەمە تا ئەمریکا کە خۆی هاوڵاتیش ئەمریکیە کە چۆن شعب کۆنتترۆلەکەی یەکگەڵێ هەر خەریکی تەرفیه و کات بەسەر بردن بە نەچی بەلای علما تا ئەتوانی علمەکەیان و سەقافەتەکەیان ژنەکەی جیهان سادات لە قەناڵی جەزیرە بوو وابزان دەرچوو لە شوێنێکا من بینەوە وتی سادات ڕۆژی هاتەوە تااقەتی نانخواردنی نەبوو بە پەلو بێزار بوو ئەنوەر سادات بەڵێ وتم چێ بووە بێتاقەتی وتی وەفدێکی ئەمریکی و بەریتانی فەڕەنسی لای من بووە باشە پیان وتم مەسەلەن نەبێ دین بەم شێوە لێ بکەی ئەبێ تەشجیعی ئەمە بکەی ئەمە بکەی ئەمە بکەی بێ ئەخلاقی نازانم چی وتم من ناتوانمەوانە بکەم وتی تەسەوڕەکەم دە ڕۆژی تر ناژین فعلا دوای ماوەی کوشتن جا مەبەستم لێ ناچێەوە قوربان هەندێک دەوڵەتێ من نازانم چیە دەوڵەتەکان کەسانێکی دەرەوە هەن بە زۆر بەمانی ئێمەش لەوانەیە شت بکەن بڵێ ئەبێ ئەوە بکەیت و ئەو بکەیت و ئەو بکەیت نەیکەی لەسەر کورسەکە لاتە بەم ئەم کارە ساتە ئەجینان ناکرێ یەکی تۆزێ ویژدانی هەبێ یەکی ساحبی قەرار بێ یەکی خەمی ئەم وڵاتی هەبێ ئەمانە هەمووی بەو شاخە بوون پێشمەرگە بوون کاکە هۆوەکو ێستا نەبوو چەکگار بن پارەدار بن هەمووی ئێمە کە سوکارمان هەمووی شەهیدەک هەمووی بە پارەی خۆی شتی خۆی بەو شاخەوە بوو قوربانی ئەیە ئەم هەموو خەڵکەمان شەهید بوو لە سێدارە دران ئەنفال کران کیمیایی کرای معقولە تۆ بەو شاخەوە بێ ئەمە کۆمەلگاکە بگەێنیتەمە ئەم هەموو ئەنفال و شەهیدە ئەمە کورد بێ ئەمەی لێ دەرچێ بە ڕێزەکەم ئێستا ئێمە من لە لایانی علمیەوە بۆ باسکەم کاک زانایجان بڕوا و هەبێ نەزەریکی پیاجێ هەیە ئەڵێ مناڵی 7 ساڵان ئەبێ ئەم شتانە بزانێ من ئەو تەجروبەیەم کرد لە ڤیدیۆش بڵاوم کردەوە لە بەرنامەکە خۆم بڵاوم کردەوە مناڵی 15 ساڵانم هێناوە نایزانێ یعنی معقولە 7 ساڵێکی ئێرانیەک فارسێک عەرەبێک تورکیە نازانم ئینگلیزی بیزانێ 15 من نەیزانێ ئەمە یعنی چی خۆ مرۆڤ ئێمەش بەشەرە ئینسانە هەمان عەقڵی هەیە بەڵام پەروەردەکەمان سەقەتە پەروەردەکەمان زەعیفە هەر معلوماتی نەوەکو تووتی و دەرخیەکە و شەقێکی دێڵای بۆ ئیمتیحان هیچ فێر نەبووە گۆڕانکاری لە معریفەیە ناکرێت جامعەکانی ئێمە نەقلی معریفاکەن ئینتاجی معریفە ناکەن ئیتر هەمووی تێک چووە بەسەر یەکە ئەبێ ئیرادەی کەسێکی دڵسۆز پێیابێ ئیرادێکی دڵسۆزی هەبێ خەمی کورد و نەتەوەی کورد و داهاتوی کوردی هەبێ ئەو کاتە ئەم پێشنیازانی ئێمە لەوانەیە بکە بەڵام ئێستا هەز ناکەم کەس منەوەی چەنە لە نەوسێ و من بەرنامەم هەیە هاوارەکەم یەکێک لەوانی من جێبەجێ نەکراوە بەزەوەی کە بیانەوەی لە مەسلحەتیان بێ لەوانی دشتان کردێ ئێ باشە تر قسەی چی بکە من زۆر جا بەخوا بێتاقەت وەڵام قسە ناکەم بۆی چی بکەم کەس جێ لێ ناگرێت زۆر باشە دکتۆر قسەی زیاتر لەسەرەکەین کاک محەممەد لێرە لە حاڵەتی ئەم هەموو بێسەروبەری ئەم فەوزایی کە بەڕێز دکتۆر باسێکەوە بەڕێزی شت باسیەکەی ئەبێ ڕۆڵی دادگاکان ئەبێ ڕۆڵی مافی مرۆڤ ئەبێ ڕۆڵی پەرلەمان ئەبێ ڕۆڵی ڕاگەیانەکان چی بێت کاک زانایجان وەڵام من دەمەوێت لەوە دەست پێ بکەم یعنی ئێمە دەزانین کە لە هەموو شوێنێک بابەتی تاوان هەیە کوشتن هەیە هەموو بابەتانە هەیە بەڵام لەو شوێنانە ئەو شتانی کە جەنابەت باست کرد ئەمە پەرلەمانە ئەمە حکوومەت ئەمە دادگایە ئەمە داواکاری گشتیە ئەمە موەسەساتی تایبەتە بە پێدانی ڕێنمایی و ڕاوێژکاری خێزانی ئەمانە هەنە هەر کەسە ڕۆڵی خۆیان پێدراوە ئەوەی کە پێی دەگوترێت تەوزیعی ئەدوارە دابشکردنی ڕۆڵەکانە کاری خۆیان دەکەن و نەتیجەشی هەیە ئاخر من چۆن تەزدیقی ئەو قسەی کاگتۆر نەکەم کە ئێستا لەو بەرنمەیە کە من و تۆ لەگەڵ کاگتۆر دانیشتین و باز لە لەم تاوانانە دەکەین و شی دەکەین و ڕێگە چارەدا دەنین و هۆکارەکان باز دەکەین لە بەرامبەردا ئێستا لە یەکێک لە کاناڵەکان لەم هەرێمی کوردستانە لەوەیە کە سوکارەکانی خۆشمان ئێستا لە تەلەڤیزیۆن ئەم بەرنامەیە نەبینن یعنی بڕۆ درامایەکی تورکی کە ئەڵلقەکانی گەیشتیتە 2,000 5 ساڵی بەسەردا تێپەڕیوە زۆر جەماوەری زیاترە لەو بەرنامانەی کە کاگتۆر پێشکەشی کردو لەو قسانەی کە منیش لە بەرنامەکان بۆ نمونە دەیکەم کۆمەلگە خۆی تاوانبارە چەندە دەسەڵات و سیستەم و دادگا و ئەمانە لاوازن کۆمەلگە ئەوەیە بەڕاستی ئەمەی کە کاگتۆر باسی کرد من پێم خۆشە ورتر بیڵێم کە کەسایەتی ئێمە هەمووی شکاوە و ڕازگۆ نین کەس ڕازگۆ نییە یعنی تۆ تەسەور بکە
هەموو ئەو خەڵکەی کە بڕوای بە حسابی خۆی بە پێشکەوتن هەیە و حەزی لە سەروەربوونی یاسایە حەزی لە پەرلەمانێکی بەهێزە باشە کاکە چێ دەنگ بە پەرلەمانتار دەدا تۆ ئەگەر ئەم خەڵکانی ئێستا لە پەرلەمانی کوردستانن لە کۆی 110 ئەندامی پەرلەمانی کوردستان ئەگەر 20 ئەندامی پەرلەمان ڕۆڵی خۆی بە جوامێرانە بجێڕی و شارەزابێ لە یاسا شارەزابێ لە کۆمەلگا شەڕ بۆ مافەکانی خەڵک بکە چێ دەنجی داوە من دەنگم داوە خۆ من لە هەڵبژاردن دەنگم داوە کاتێکیش دێتە سەر بابەتی یاسا و داکۆچی کردن و پەرلەمانێکی بەهێز هەمومان حەزمان لێ پەرلەمانەکە بەهێزی و شەڕمان بۆ بکە باشە ئێستا ئەمە لە هەموو وڵاتی دنیاە ئەگەر ئەم هەموو ڕووداوە ڕوو بدا ئێمە دەزانین چەک بەکار هاتووە باش ئەم چەکە چێ دابەشی کردو کاکە جاخۆمە هەڵبژاردنە هێشتا زۆری نماوە دەژبینی دیسان هەموو ئەو حیزبانێکە ئەمڕۆ ئیدانی ئەم بابەتانە دەکەن هەر خۆیان چەک دابش دەکەنەوە ئەم چەکە خۆلای من نیە کاکە وەڵام من قەلەمەکە ئەگەر ئەو قەلەمەم پێ بگیرێ لەوانەیە بتوانن واد لێ بکەن برن تاوانم قەلەمەت پێ لە بازاڕی بەڵام ئەو خەڵکە چەکی پێ و تاوانەکەی دەکا و داڵدەشی دەدەن و سڵحیشی بۆ دەکەن ئەمە جگە لەوەی کە یعنی جەنابەت تەمەشاکە من ئامارەکەم لە بەردەستە لە یەکی سێ ئەم ساڵ تا چواری چوار 45 بەیاننامە و ئیدانە و پیرۆزبایی لە هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمان و حکوومەت و دام و دەستگاکان دەرچووە بەیاننامە 45 بەیاننامەی پیرۆزبایی کاکە پیرۆزبایی لە چ دەکەن ئەم هەموو پیرۆزبایی و ئیدانەیە لە پای چی ئەم خەڵکە برسیتی ئەم خەڵکە کێشەی هەیە خێزانتان لێک هەڵۆشاند ئاخر 4-5 کەس بۆ نمونە تۆ سیرکە تۆڕی کۆمەڵایەتیەوەندە بە خراپ بەکاردێ کاکزانە واللهی من وتومە دووبارەشی دەکەمەوە هەموو سەرچاوەکانی دیکەی کە کۆمەڵگەیان بە ئاراستەیەکی خراپ بردووە گەنجیان لە خشتە بردووە شیرازی خێزانیان تێکدا و بەلایەک بەتەنێ سوۆشیال میدیا بەلایەک ئێستاش لە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ نمونە کەسێک بە ناوی چالاگوان و یا کەسێکی دیار لە واتسئاپ عفو لە سناب چات بۆ نمونە دەرکەوتووە هەموو کۆمەلگە بە ئاراستەیەک دەبا کاکەمەی کاکتۆر باسی دەکا دایک و باوکەکان ڕۆژانە سکاڵیان هەیە نازان چۆن کۆنتترۆلی منداڵەکانیان بکەن یعنی مۆبایلەکەی لێوەربگری ئەمە تۆ ئەم ڕۆژە برادێک باسی کرد گوتی ئێمە ماوەی 10 ساڵە هەوڵ دەدەین مۆبایل و ئەتەرنێت و ئەم بابەتانە کۆنتترۆل بکەین لە کچ و کوڕەکانمان لە قۆناغی هەرزەکاری بە تایبەتی لە 10 ساڵ تا 18 ساڵی ئێستا ئەم سیستەمی ئەلکترۆنیا ئێمەی ئیجبار کردووە کە دەبێم منداڵەکانمان فێرکەین یعنی بەدەستی خۆمان ئایپادەکان بدەین مۆبایلەکان بدەین ئەتەرنێتەکان وەڕە بتکەی ئەتەرنێت لە هەموو ماڵەکان هەبێ ئەمە هاوچێشەیەکە یەک ناگرێتەوە تۆ هەتا ئێستا لێت قەدەغە دەکرد پێ دەوت باش نییە خراپە لێ دوورکەوە ئاگاد لێبی ئێستا دەبی پێی بڵێ بەکاری بێنە زۆر باشە ناکرێدا ببڕێ ئەمانە هەموو ئەو خاڵانن کە وەکو باسم کرد ئێستا هەمومان شڵەژاوین یعنی وە کاکتۆری ژاماژەی پێکرد باوەڕکە هەمومان نەخۆشین خەڵک نەخۆشە خەڵک لە ماڵی نەخۆشە کاکە کەی هەبووە خەڵک لە تاریخی 20 ساڵی ڕابردوو بزانە هەبووە کوڕباوکی بکوژی کوردایکی بکوژی باوە کوڕی بکوژی ئێستا ئەمە هەموو شتێک بوویتە ئاسایی یعنی تۆ لەم هەرێمی کوردستانە سوۆشەل میدیا ڕۆڵێکی ئەوەندە نەرێنی و خراپ دەژێڕی یەکشت لە وڵاتە پیرۆز نییە تۆ تەسەوڕ دەکەی ئەم خوایە بەو گەورەی و عەزەمەتی خۆی باشە کاکەس حیزبەکان هەموو خەڵک ڕای لێ نینە پێغەمبەرەکان هەموو خەڵک بە دوایان نەکەوتووە پیاو چاکەکان هەموو خەڵک ڕای لێیان نییە تۆ خەڵک لەم فەیسبووکە کاکەی خوای گرتووە ئەم خوایە گەورەکەم و دنیا دروست کردووە خەڵکی خەی گرتووە یعنی پیرۆزی جوانی نەماوە خێزان تێک دراوە کابرا کاک زانە یەکێک لە ئاداب و کلتورە جوانەکان ئەوە بوو کە خێزان کۆمەڵک تایبەتمەندی خۆی هەیە خەڵک نابی بزانانی لەو ماڵە چی ڕوودەدا چی هەیە چی دەکرێت کابرا هاتووە خۆی و خێزانی لە تۆڕی کۆمەڵایەتی دانیشتووە ئەمە ژوورەکەمانە ئەمە چێشەکەی نیوە ڕۆمان ئەوەیە خواردنەکەمان ئەمەیە جامەی ناوی لە خۆی ناوە مۆدیل خەڵکەکە دانیشتۆ نانیە بیخۆ ئەم هاتووە دەڵێ ئەمە فلان چێشخانە و فلان مەطعەم ئەمەیان بۆ ناردوومەوە کاکتۆر فەرمووی لە عیدی میلادەکەشم ئەمەیان بۆ ناردوومەوە واللهی ڕاز نییە واللهی ئەمە بازرگانی کردنە واللهی یەک کەس شتێکت پێ نادا بەبێ بەرامبەر یعنی ئەمە شیرازەی خێزانیان تێک داوە سیستەمی پەروەردە لە چێ من پرسیار لە تۆ دەکەم داواکاری گشتی پێویستە لەم بابەتانە بێتە سەرخەت بەڕاستی ئەم کەیسانە بجوێلێنی پەرلەمانی کوردستان من لێرەوە داوا دەکەم جەلسەیەکی تایبەت بە ئاسایشی خێزان بە مەترسیەکانی بەردەم ئاسایشی تاک و خێزان ئەنجام بدا یعنی ئەمە گرنگترە لەسەر من هۆڵ کاکە والله ئاسایشی خێزان گرنگترە یعنی چناوێکی لێ دەنێن ئەمە گرنگترە خێزان تێک و پێک چووە بەڵێ کاک محەممەد دوا سەرنجی خۆتم پێ بڵێ بەداخە وڵای حەزم دەکرد برادرانیشم لە کۆنتترۆل ئاماژە بەوە دەکەن ئەڵێن خۆزگە بەرنمەکە زۆر دوور و درێژتر بواە بەڵام تەبیعەتی بەرنامە وایە بەپێی کاتە مەحدودە دوا سەرنجی خۆتم پێ بڵێ لەو بارەوە کاک محەممەد بە کورتی بێ سوپاس دەکەم ناوەڵە بەرنمەکە با کۆتایی پێ بکە کە خەڵک چاوەڕێی دراما و چاوەڕێی کۆمەڵک شتکێ چێ تااقەتی هەیە جێ لە دیاری من ڕابگرێ کاکە والله هەر ڕزاشمان گران بوو ئەوەندەی
پێمان وابی خەڵک نەسیحەت دەکەن ئەمە دەزانی چۆنە من کاکزانە هیوادارم کە ئەوەی کاکتۆریش فەرمی من لێرە داوا لە جەنابی وەزیر ڕۆشنبیری دەکەم کۆمەڵک بۆ نمونە بەرنامە ڕاگیرا 3 ڕۆژ 4 ڕۆژ ئەمە چارەسەر نییە کاکە یعنی خۆتۆ نابێ ئەم بەرنامە ڕابگری لەبەرەوەی بۆ نمونە 4 ڕۆژ پێویستە پێداچوونەوە بە ناوەڕۆکی بەرنامەکان بکرێت کاکە یعنی باوەڕ دەکەی گەورەترین سوکایەتی بە ئافرەت دەکرێت ناو بەرنامەکان گەورەترین سوکایەتی بە ئافرەت دەکرێت ناو درامایەکان گەورەترین سوکایەتی بە ئافرەت دەکرێت لە ناو ڕکلامەکان ئەی باشە بۆ ڕێکخراوەکانی ئافرەتان نایەن دژی ئەمە بن ئەخر خۆ ئەمەیە ئەم حاڵەتێک کە دوێنێ ئەم حاڵەتێک کە ئێستا من پێش بێمە بەرنامەکە ئافرەتێک چەقوێکی لە سنجی پیاوەکەی داوە لە لای گەرمیان و سەی سادق پیاوێکی دیکە مامی کوشتووەوی دیکە خەزوری کوشتووە ئەوی دیکە هینی کوشتووە خێزانەکەی کوشتووە وەڵی باشتێکت پێ بڵێم هەفتەی ڕابردوو کەیسێکە بوو لە شاری دهۆک باشە کەسەکە بە کوژەکە یان ئەو کەسێک کە تاوانەکەی کردبوو لە ناو کەیسەکە نووسی و بووی تەواو تەقلیدی یەکێک لە کەیسەکانی ناو درامای فلانم کردوێتەوە لە فلان کەناڵ یعنی ئەمانەی کە ڕوویدا من باست بۆ دەکەم دەبڕۆ تاریخی هەموو کۆمەڵگەی کوردەواری سێری بکە بزانێ ژنێک بۆ چەقوی لە سنجی پیاوەکەی بدا بۆ نمونە ئەمە بەس لە دراما تورکیەکان هەیە ئەمە لەو درامانەیە کە ئەم خەڵکەیان بەو ئاقارە برد پێداچوونەوە نەکرێت کاکە گیان سیستەمی ئۆنلاین دانراوە من ئاگام لەو قوتابخانانەی دەوروبەری هەولێرە نەک ناو هەولێر بۆ نمونە گەورەترین کێشیانەیە کاکە باوکەکە دەڵێ من ئەتەرنێتەکەم لە ناو جیازی مۆبایلەکەمە دەسمە ئیژا پێشمەرگەم منداڵەکەم لە ماڵەوە چ دەزانی لە گروپی ڤایبەر ئەخ پۆلی یەکی بنەڕەتیە ڤایبەری چی گروپی چی حاڵی چی دایکەکەی خوێندەواری نییە چی ئەم سیستەمە بۆ ڕێک دەخا هیوادارم ئەم بەرنامانە گرنگی پێ بدەن زیاتر بکەن بۆ ئەوەی کۆمەڵگەکەمان بەڕاستی من هەز دەکەم لە مەترسێکی گەورەیە کەس ڕازگۆ نییە لەگەڵ یەک حیزب لەگەڵ میلەت ڕازگۆ نییە حکوومەت مؤسسات کەم تەرخەمە هەمومان دەبی بە دەوری خۆمان هەڵسین بەڕاستی بۆ ئەوەی ئەو میلەتە لەم قەیرانە ڕزگار بکەین سوپاس دەکەم و ئینشاءالله هەوڵە دەین لە داهاتووشدا بەرنامەی زیاتر بکەین هەر لەگەڵ جەناب تۆگار ئێوە ماندوو بکەین لەگەڵ کاکتۆرە کاکتۆر بە ڕێژی دواسەنجی خۆتمان پێ بڵێ من دەمێکوتومان یەکەم ش دەبێ ئەم سوۆشیال میدیا و شتانە هەندێک شتێ فیلتەری بۆ دابنرێ و سنوورێکی بۆ دامری لە هەموو دنیا لەو ئەمریکا کەناڵ وڵاتێکی لیبراڵە یاسا هەیە ڕێ بە هەموو شتێک نایەن کە بزانن خێزان تێگەیە و یاوان پێڵێن ئەمنی قەومی بڕوا و ببێ بڵاوی ناکەنەوە نایەڵن باشە من دوسێ جار قسەم لەسەر کردووە یەکێ لە گۆرانیەکان کشێکی جوانە هێناویان لە دەنگی خۆشە بەڵام شعرێکی دوو ڕۆ ئەمەگە سەخیفەڵێ هەر دوای دوو ڕۆژ لەسەر چنا دوو کەس یەکتریان کوژ ئەو نەبوو لە نادی هاتنە دەرەوە ئەڵێ کوڕانی هەولێر کوڕانی بابان کوڕانی سلێمانی نازامچی وەرن عارق بخۆنەوە خەڵکەڵێ حرامە بەس نازان چەنگ بەتامە تو خوە تۆ لە کەناڵێکەوە بێت تەرجیعی خەڵکی عارق خواتەوانێ ئەم گەنجە هەر زەکارم ڕاهیقم معجیبە بەوەی من نەزەری لەسایمانە شێوەیەکی نایکەتەوانێ یا من کەیسێک هەر شوڕتەی با بڵێن هەولێر مقابلەی کرد کوڕێک بوو چوو بوو ژن و پیاوێکی لوبنانی کوشت بوو وتی باشە چۆن چووی ئەمەی سەعلاماتەیە وتی وڵات دەمانچەکەم لە فڵان ژێر کێکە کاشاد بە وتی چۆن وتی وڵات لە فلیمێکا بینیم کێکەکان لەسەرەوەدانە کاکە ئێمە زۆر خەڵکمانەیە بزەبێت ئەو درامایانە چی بێت لە 100 لاسایی کاتەوە شکە تیۆریەکەی پێڵن تیۆری لاسایکردنەوە لە هەموو دنیاە بەندۆرای خۆی ئەمریکیە نایەڵێ نابێشتی شەرخوازی توندوتیژی چکە مڕاهیق و مناڵ لاسایی کاتەوانە چونکە شتێکی طبیعیە اینجا پەروەردابی ئیشی لەسەر بکرێ ڕاگەیاندنە بە ئیشی لەسەر بکرێ خێزانی کورد هەتاوەکو کەرامەت بۆ تاشی کورد نەگەڕێتەوە هەتا بینای کەسێتی تاشی کورد نەکەی تاوان زیاترە بێ سەرڕۆیی زیاترە بێ ئینحراف و لادان زیاترە بێ زۆر سوپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی بنیادنەری کۆمەڵگە سوپاس بۆ بەڕێز کاک محەممەد گۆمەشینی ڕاوێژکاری خێزانی سوپاس بۆ ئەو تا بنیادنەرانەی ئێوە سوپاسانەکەم بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەین هەموو دایک و باوکێک گرنگجی بە وتە و دیراسەکانی بەڕێز دکتۆر و کاک محەممەد و نمونونەکانی ئەوامدا بۆی بتوانین ئیتر تاوانەکان لێرە بەدوا کەم ببنەوە یانلانی کەم چیتر نەچینە غەرقی ئەم تاوانانە پانۆڕامامان پێشکەشکردن بە هیوای ئەوەین کە هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ